دوای چەند مانگێک بە پێدانی دەرفەت حکوومەتی هەرێم مەرجەکانی حکوومەتی ناوەندی بۆ بەنێودەوڵەتیکردنی خاڵی سنووری پشتەی پارێزگای هەڵەبجە جێبەجێ دەکات. حکوومەتی عێراقیش نوێنەری دەوەزارەت دەنێرێتە ناوچەکە و لە نزیکەوە ئەو ڕێوشوێنانە دەبینن کە گیراونەتە بەر بۆ بەنێودەوڵەتیکردنی خاڵە سنووریەکە. لا نزيد شيئا في هذه الزيارة. لەم سەردانەماندا هیچ شتێکی زیادەمان نییە جگە لە گواستنەوەی وێنەیەکی ڕاستەقینی ئەو فەرمانگانە نەبێت کە کار دەکەن لەگەڵ ئەو هەوڵەی حکوومەتی خۆجەیی داوێتی لە پێناو دەواازەکەدا. دەواازە ئەگەر ڕسمی یاخود ناڕسمی بێت پەیوەندیدارە بە ڕێوشێنی ترەوە وەک دەواازەکانی تەوێڵە و کێلێ و سەیرانبن کە لە بنەڕەتدا ناڕسمین لە لای حکوومەتی فیدراڵ. ئێمە پێشتر راپۆرتی خۆمان لەو بارەیەوە بەرزکردوتەوە باسمان لە پۆزتیڤەتی ئەو دەواازانە کردووە لەبارەی خەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی و کەلوپەل و داهاتەکانیەوە کە لە راپۆرتەکەماندا چەندین تەوەری ترمان باس کردو و بەرزکراوەتەوە بۆ لایەنەکانی تریش. وەفدەکەی حکوومەتی عێراق کۆنووسی کۆتایی خۆیان لە چەند ڕۆژی داهاتوودا ئامادە دەکەن و ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی دەکەن. لە کۆنووسەکەشدا باس لەوە دەکرێت خاڵی سنووری پشتە مەرجی بە نێودەوڵەتیکردنی تێدایە، بەڵام دەبێت ڕایفەرمی حکوومەتی ئێرانیش بزانرێت کە ئایا ئەوان ڕەزامەندن یاخود نا. سەردانەکەیان خۆی بۆ ئەوە بوو کەچێکیەوە بکەنەوە بزانن بیناکان هاتووەتە ئێرە ئیش و کارەکان تەواو بووە بۆ ئەوەی راپۆرتی خۆیان بنووس و بیگەێنە سەروی خۆیان بڕیاری لێبن لە ئایندا بکرێتە منفەزێکی نێودەوڵەتی یاخودنا ئەو کورتەی سەردانەکەیانە. عەمید سالار عەبدوڵڵا نوێنەری حکوومەتی هەرێم بۆ بەنێودەوڵەتیکردنی خاڵە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لە سنووری پارێزگای سلێمانی باسی لەوە کرد. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت بڕاپارەی پێویستی بۆ خزمەتگوزارەکانی خاڵی سنووری پشتە دابین کردووە. بەم پێش ئیش و کارەکانی با نێودەوڵەتیکردنی ئەم خاڵە سنووریە زیاتر دەڕواتە پێش. لێرە هەموو ئەو دایرە معنیانەی کە پێویست بوو هەیە و مەرزەکە بە باشی ئامادەکراوە ئەوەی ماوەتەوە ئەوەیە کە بڵێن لەلایەن جەنابی کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بودجەیەکی تایبەت تەرخان کراوە بۆ ئێرە بە ڕێژەی 375 ملیۆن دینار بۆ ئەوەی بەڕێوەبەرایەتی گومرگ لێرە دامەزرێ و هەروە چەند پرۆژەیەکی کەش ئێستا لە وزارەتی دارایی هەر بە بڕیاری بەڕێزی خەریکنکاری تیاکەن لە ماوەیەکی زۆر نزیکە ئەو پرۆژانە لێرە جێبەجێ کرێ و ئەم دەواازەیە ئاچۆیەکی بازرگانی زۆر گەورەی تیاکرێ. گرنگی ئەم مەرزە نەک بۆ ئێمە بەتەنیا، گرنگی ئەم مەرزە بۆ خەڵکی ناوچەکە مستەفیدە بۆ ئەو شار و شارۆچخانە کە نزیکن لێوە جگە لە دیاهاتەکان هەمووی مستەفیدە. کۆمەڵی خەڵکی زۆر بژێوی ژیانی لەسەر ئەم مەرزەیە. خاڵی سنووری پشتە شانبەشانی سێ خاڵی سنووری دیکە کە ماوەی ساڵانێکی زۆرە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بە شێوەی ناڕسمی ئاڵوگۆڕی بازرگانی تێدا دەکرێت پێش نیازکراوە بە نێودەوڵەتی بکرێت. لە ئێستاشدا ڕۆژانە لێرەوە زیاتر لە 200 ئۆتۆمبیل کار دەکات بۆ ئەنجامدانی هاوردەی کاڵا و شمەکی بازرگانی. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خاڵی سنووری پشتە.